جبوی ورگرتنا دیدو بو چونین کادرین یکتین اجتماعی کردستان به تایبت لسنور پارزگاه دهو که یکتی همو بزوان دکت لهمو سکترین کاری راو بو چونان ورگرتن دنوکدا به درست کرنا 12 لجنیان دیدارا یکتی دست به پروژه خو کریه. آراس محمد آغا اندامی لجنا بلند دیدارا یکتی گوت هردم بادینان پشت و پنا بو یکتی بوینه. خوراکی سنسایی را بردوی تێکۆشەر و سۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە باتینان ئەمای بەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاندووە کە هەمیشە بادینیەکان لە هەر قۆناغێک بن پشت و پەنای یەکێتی نیشتیمانی کوردستانن و دەتوانن ڕوبەڕووی هەموو تەحەدایەکانی کە بەردەمیان هەیە ببنەوە بۆ بەرزڕاگرتنی و پیرۆزڕاگرتنی ڕێبازەکەی سەرۆک مامزەلانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتور یوسف محمد اندامی لجنه بلند دیدار ایکتی بو بادیان میدیا گوتیه ایکتی پی تی وی بنویتیه لوران دست بسیاسته که نوی دکت کن ایوا آقادار بکن برای حوالا من برچاونی هم بدهیه که اما اتوانیم و چی اکی امرو لیره شویش کردن من چی ابی دیدار یکی چونه توضیح ما کرد بەڵام ئەمە تەنها وەکو بڵێن دەواازەیەکە کە زیاتر لە 2 مانگی تر ئەخایەنێ ئەو مناقەشاتانە تاقۆکاتە بۆی داوا لە ئێوەش دەکەین کە هەر ئادام من تاکیدم ئەمڕۆ ناتوانین ئێمە هەمومان ئەو مناقەشاتانە بکەین لەم سەعاتەیە بەڵام ئەمە دەستپێکێکە بێ بۆی کە بتوانین تا ئەم 2 مانگەی کە لە بەردەستمانایە هەموو هەواڵێک لە ئێوە بەشدار بێ لەم پرۆسەیە. ستران عبدالله اندامی لجنه بلند دیدار ایکتی بحث دیدار ایکتی دکت و گوتی ایکتی خباتا که مازن کریه بو هنده همی مافن خلق بهنه دان لوران به دیدار ایکتی ده بدر کار کین بو خدمت کرنا خلق هرمی. راستی ام دیداره ولان او فرساده داتوا که موقعی که نیشتیمانی کوردستان لناو سیاسی کوردستان لناو خباتی سیاسی کوردستان علاقه چیه؟ بوی ما زور گرینگه با پروشو لسر ام دیدارە قسە بکەین و بەشداریکەنە لیژنەکان ئەو پەنجەرانەی بۆ ئەم دیدارە پێکهاتووە بەڵام یەکێک لەمانە ئەم دیدارەیە کە ئێستا ئەم دیدارە فراوانەیە کە لە بادینان دەستمان پێکردووە و بەشێکی ئەو لیژنانن کە لەم ئاراستەیە دەست پێ دەکەن بەڵام بەتەنیا ئەمە بەس نییە چەندین میلبەری تریش دامەزراوە یەکێک لەوانە سایتەکەیەتی کە ئێوە حتمما بیرتان لە کاتی متالایی کارتوواشە ئەو سایتە دیاریکەوە و زیاد لە پەنجەرەیەک و زیاد لە پرتێکەیە بووی هەواڵانی یەکێتی ئەوەی کە بەشداری لە دیار ناکەن یان دەفەتیان ناوێت بەشداری بکەن ئەفکارەکانی خۆیان ببەن ناو بێنە ناو کۆنفرانسەکە و دیارەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێدەوڵەمەند بکەن. بریار الدسپیک هیوا گولانی دیدار ایکتی بهت انجام دانو دنوکدا لسنور پارزگاه دو که 12 لجنه هاتینه دانان و زربه سکتران دا او لجنه کار خود کن و راو بوچونن کادرو لینگرین خو ولدگرین. اکرم درویش دزگی میدیه بادینان دوک